حکوومەتی هەرێم نزیکەی 10 ملیار دۆلار لە موچەی پاشەکەوتکراوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەرزارە. کار فەرمانبەرێکی حکوومەتی هەرێم 9 موچەی تەواو و 24 موچەی پاشەکەوتکراوی لای حکوومەتە. دۆخی دارایی کوردستان ئێستا باشتر بووە. هەولێر و بەغدا لە گفتوگۆکانیان بەردەوامن بۆ ڕێکەوتن. مانگانە بەغدا لە وادەی خۆیدا بەشێک لە بودجە بۆ هەرێمی کوردستان دەنێرێت. فراکسیۆنی یەکێتی ئێستا سەرقاڵی ئامادەکردنی پرۆژە یاسایەکە تا حکوومەتی هەرێم لە ڕووی یاسایەوە پابند بکات موچە پاشەکەوتکراوەکانی فەرمانبەران بداتەوە. پەرلەمانتارێکی یەکێتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت دەمانەوێت بە یاسا موچەخۆران دڵنیا بکەینەوە کە موچەکانیان نافەوتێت. یەکێک لەو 20 پرۆژەی کە لە سەرەتای دەستپێکردنی ئەم خولەیە فراکسیۆنەکەی ئێمە ئامادەی کردووە گەڕانەوە شێو و ئالیەتی و تامینکردنی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. ئینشەڵڵا هەوڵەدەین لەم وەرزەی داهاتوودا ئەمە بخرێتە بەرنامەی کارەوە بۆی گفتوگۆی لەسەر بکەین. یەک لەوانە کە ژمارە حسابی بۆ دیاری بکرێت و تامینات بدرێتە فەرمانبەرانی خەڵکی کوردستان کە ئەم پارەیان نەفەوتاوە. ئەمە ینی لایانی ئەساسیان جا کە شێوەی ئالێتەکە دەبێت و لەگە حکوومەتە گفتوگۆ بکەین چکە پێ بەڵام گرنگەوەیە موچەخۆرانی هەرێمی کوردستان تامین بن لەوەی کە موچەکانیان نافەوتێ و دەگەڕێتەوە. بۆ تێپەڕاندنی دۆخی قەیرانە سیاسی و دارایی و ئابوووریەکانی کە لە چەند ساڵی بەشێک لە فراکسیۆنەکانی تری پەرلەمان دەڵێن هەر یاسایە کە ڕەهەندی دارایی هەبێت باشترە گفتوگۆ لەگەڵ حکوومەت بکرێت و ڕەچاوی دۆخی دارایی حکوومەتیش بکرێت. گرنگێکە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام بکەین کە پرۆژەیەکیان هەبێت خۆیان بۆ دانەوەی ئەو قەرزەی کە لەلایەنەهی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەپێی ئەو وەزعی ئابووریەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تێیدا دەبێت. بەڵام بە هەموو بارەکاندا ئێمە وەک فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوە داین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە وادەیەکی دیاریکراو بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دیاری بکات کە ئەم بڕە قەرزەی لەلایەتی بە چ ئالێتێک دێداتەوە فەرمانبەرانی کوردستان. فراکسیۆنی یەکێتی کار بۆ ئەوە دەکات لە دوای پشووی پەرلەمانەوە دەست بە هەنگاوە کرداریەکانی ئەو پرۆژەیە بکات کە پرۆژەکەیان بۆ بە یاساییکردنی شایستەدارایەکانی فەرمانبەرانە کە لای حکوومەتە واتە پێدانەوەی قەرزەکانی فەرمانبەران بکرێت بە یاسا. پرۆژەکەش سەرجەم پارە پاشەکەوتکراوەکان دەگرێتەوە و حکوومەتی هەرێم لە ڕووی یاساوە بەدانەوەیان پابەند دەکات.